زانایان هەندێک جار گوناهی بچووکیان لەسەر گەورە ئەبێت. ئیمامی غەزالی زۆر بە وردی ئەم مەسئلە باسەکە لە ئیحیایە ئەفەرمێ جاری وا هەیە عالمێک کە ئیقتیدای پێ ئەکا خەڵک گوناهێکی زۆر بچووکەکە بەڵام لای خوا زۆر بە گەورە لەسەری ئەنووسرە چونکە چەندین خەڵک سەیری ئەکا بۆیە ئەفەرمێ عالم ئەبێ زۆر ئاگای لێبێ خی گەورە جاه و مەنسەبێکی داوەتێ و تێڕوانینی خەڵک چکە و لە شوێنی پێغەمبەریان صلی الله عليه وسلم دانیشتو خەڵک بە هەمان حرمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم حرمەتیشی ئەگرن و سەیریشی ئەکەن. بۆیە هەندێک جار ماوەسانی ئاینی غەمی ئەوە ئەخۆن کە وەڵا کاکی گیان خەڵکێک هەیە بێڕەزیمان پێەکە عەزیزەکەم هیچ پێویست ناکە خەمی پێ بخۆن چونکە مەسائلێەوە ئەو کەسە چەندە ڕێز لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەلای بێ ئەوەندەش ڕێزی عولەما و قەدری عولەمای لەلایە و چەندێک ڕێزی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە دڵیا بچووک بێ ئەوەندەش ڕێزی عولەما لە دڵی ئەم کەسە بچووکە. بۆیە تەبیعی بێ بەلاتەوە پێغەمبەری خۆشەویستمان عليه الصلاة والسلام خەڵکێک هەیە ڕقی لێ بێتەوە خەڵکێک هەیە بە ئەندازی پێویست نایناسێ خەڵکێک هەیە حرمەتی تای لێ ناگرێت ئەمە کاردانەوەی ئەوێ هەمان ئەو خەڵکانە لەگەڵ ماوەسە ئاینیشە حرمەتیان نابێت و ڕێزیان نابێت. بەڵام لە هەموو حاڵەتەکانە زۆرینەی کات خەڵک بە چاوێک کە ئەنەما سەیری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەکا کە سەیری زانایانەکە. بۆیە زانایان ئەبێ زۆر بە وریایی تەعاملکەن گوناهە بچووکەکان لەسەریان بە گوناهی گەورە ئەژمار ئەکرێ. ئیمامی غەزالی ئەفەرمێ چۆن حەسەناتی بچووکی عولەما بە گەورە حیسابەکرێ لای خوا زۆر گەورەیە چونکە خەڵک سەیری ئەکا جێبەجێ ئەکا سیواکردنی زانایەک زۆر زۆر گەورەیە نوێژی سنەتی زانایەک سنەتە بەڵام لای خوا زۆر زۆر گەورەیە چونکە خەڵک ئیقتیدای پێوە ئەکا دوعایەکی هەڵسوکەوتێکی جوانی گێڕانەوەی ئەمانەتێکی هەموو شتێک لەمانە لە لای ماوەسایەکی ئاینی خەیر و ئەجرەکەی زۆر زۆر گەورەترە. بۆیە هەموو هەڵەیەکیشی ویزرەکەی زۆر زۆر گەورەیە. طبعا ئەگە گوناهەکەی کەبیرە بێ بە نیسبەت عولەماوە دووجار و دەقات و سەدقات کەبیرەیە و ئەگەر سەغیرەش بێ لە سەغیراتی نامێنە ئەبێتە کەبیرە. واللهی ماوەسایەکی ئاینی بێ لە پێشاوی خەڵک خەریکی نەزەرکردن بێ خەڵک ئیقتیدای پێوە کە بڵێن خۆ مەلا فڵانیش ئاوا ئەکا والله ئام گوناهە بچووکە کە نەزەرێکە لەسەری نەزەر نیە زۆر زۆر گەورەیە. بۆیە ئەبێ زۆر ئاگامان لێبێ هیچ ماوەسایەکی ئاینی وا تەسەوور نەکات کە خەڵک متابعەی ناکە. هەموو ماوەسایەکی ئاینی کۆمەڵی خەڵکی تایبەتی خۆی هەیە و کۆمەڵی کەسان کە بە نەشاتەوە لەگەڵی ئەجوڵێنەوە و شوێنکەوتەی ئەون و تابعی ئەون. ئەبێ ماوەسای ئاینی زۆر چاوکراوە بێ و زۆر وریا بێ و زۆر واعی بێ تێبگا لەوەی کە خوا نەخواسە نەکەوێتە ناو داوێکی زۆر خەتەری شێطانەوە کە وا تەسەوورکە ئەم شەخصێت و کەسایەتی و شتێک کە هەیەتی خۆیەتی. زۆر کادیم هەمی غەزالی ئەفەرمێ خوا حرمەت ئەنێ بە زانایەکەوە وا تەسەوورەکە ئەم زانایی خۆیەتی بۆیە وا ئەزانی خۆی خاوەنی خۆیەتی هەموو جارێک هەڵانێک ئەکات لەوە ئەچێت بچووک بێت بەڵام زۆر بە گەورە لەسەری ئەژمارەکەی لای خوا چونکە ئەم کەسە مقتەدایە و خەڵک شوێنی ئەکەیە هەموو جوڵە و هەموو حرەکە و هەموو نەفەسێکی لای خەڵک حیسابی تایبەتی بۆ ئەکرێت. بۆیە بەڕێزەکانم ماوەسانی ئاینی خۆشەویست پێویستە لە هەموو کەس زیاتر ئێمە ئاگامان لە گوناهەکان بێ ئێمە خۆمان پارێزراو بکەین لە گوناهەکان ئێمە خۆمان دوورخێنەوە لە گوناهەکان. بۆیە ئیمامی غەزالی أفرمي وينبغي للعالم أن يتوسط في ملبسه ونفقته وليكن إلى التقلل أميل فإن الناس ينظرون إليه. بيوست زانا جلكاني وصدبا نفقو أو شتيك سرفي أكاب مالو منالي لحدك وسطها بزيادة روي نكرد به بلكو البولاي كميش برواني هشتا وليكن إلى التقلل أميل لبرقو بوشاكيا خواردنەوەیە فإن الناس ينظرون إليه چونکە خەڵک چاویان لەسەرەتی ئەم چاو لەسەربوونە من نیعمەتێکی خوای گەورەیە وا تەسەوور نەکەی. هەندێک ماوەسای ئاینی هەیە بە بێزاری یعنی مناڵەکانیشی ئاوا پەروەردە ئەکا کە ئەیتر ئێمە چی بکەین لە خەڵک خەڵک چۆن چاویان لەسەرمانە ئیتر ماوەسا نابێ ئەوە بکە نابێ بکە نەناوە فەزڵە
أو هموي فضل خواه أبي سيري أو فضلانا وكو فضل سيري بكين. وينبغي له الاحتراز مما يقتدي به فيه لكوا خلق شويني أم أكوي يقتدى به فيه هج لكوا خلق شوين أم أكوي أبي أم أغاي لخوي به فإنه متى ترخص في الدخول على السلاطين وجمع الحطام فاقتدى به غيره حتى لما سلتشون لاي سلطان وأمراء بداخل ولم لم خلا مواساني أيني زور تيكوتون سيركي مواساكي أيني تلفوني بو أكري لشوينك ومسؤولك والدنيا إليتك خخوي لناك يد آموشوكا كاك مسؤولك شي تلفوني بو كردي وخو تيارني هرشوش اللي بكا هيچي بياناكر لبرو مواساي أيني أبي زور واعي بي زور قورتر لو يخوي تصرفك أمرو بداخل ولم إما لكردستانا لەگەڵ ئەوە هەجمەیەکی زۆر گەورە لەسەر ماوەسانی ئاینی هەیە خۆشمان ئێمە ماوەسانی ئاینی زۆر بچووک سەری کاروبارەکانی خۆمانەکەین بۆیە ئەبینی مەسئولێکی درۆزن بێ هەرچی مەلایە کۆی ئەکات ئێمەش هەمومان ئەچین لە سێڵفی لەگەڵا ئەگرین و ڕەسمی لەگەڵا ئەگرین و خۆمانە بێنە پێشەوەلی کە بەڕاستی ئینسان تەریقە بێتەوە لەم حاڵانەی کە هەیە ماوەسای ئاینی قەدر و پێگە و مەکانەتی خۆی زۆر گەورەیە گرنگ نییە بچۆرە مەجلیسێکەوە بڕۆ لە دوای دووەوە دانیشە قدر بە شوێنەکە نییە بە خەڵک لە پێشەوە بێ هیچ مهتەم مەبن بەوانە ئەوە هیچ گرنگ نییە بەنسبەت ماوەسای ئاینی ئەوەی کە گرنگە ماوەسای ئاینی ئەبێ هەیمەنەتی مەلایەتی خۆی پارێزێ تخوا بێشەرمی نییە مەلایەکە ئەچێتە لای سەلاطین و سوڵتانەکان خۆی ئەلەوێنێ و قسە ئەکات و پێیە هەڵئەدا و وەڵڵاهی لەم کاتی ڕێفراندۆم و بەزمێکە کردیان ئینسان بەزەی بە ماوەسانی ئاینی ئاهاتوو آخر لخوتو تشاوروني الله أكبر شيء كي لمزكو تكانو آخر تشاوروني لخوتو بولا أم مسؤول ومسؤول بو أري إما زور بيسمان بويا تشاومان كراوة بمواسا أيني وحربتي ملاتيكي خوت بقرا لمزكو تكي خوتها صد مسؤول لبر بيتاكي مواسا أيني والله واجب لسر هري شكمان لإحياء إمام غزالي زور بكولينو زور بخوينو ماوەسانی گەورەی قەدیمی هەموو جارێ ئەیان فەرموو با بچینە خزمەت غەزالی هەندێک جوێنمان پێ بدە جوون هەندێک با جوێنمان پێ بدە ئیمامی غەزالی قسەمان پێ بڵێ ئێمە پێویستمان بەوەیە ئەم خاڵە کە غەزالی باسیەکە بە ورد سەیریکەین تۆ ئەمڕۆ ئەچی بە دوای مەسئولێکەوە ئەو خەڵکە کە ئەڕوا هەر هەمووی گوناهبارە بێت جەنابێ ویزری هەر هەموویان هەڵەگری بۆیە وا تەسەوور مەکە بأساني بسرتها تيبر كە جوە مێزەرێکە لەبەر کردەوە بزانێ قیامەتیش هەیە والله لە هەموو کەس زیاتر ماوەسای ئاینی پێویستی بە ئیستیغفار هەیە پێویستی بە تەوبە هەیە پێویستی بە گەڕانەوە بۆ لای خوا هەیە